باشە مامۆستا بۆ خۆش خەڵکی مکریان و مەهاباتی بۆ بە مەهاباتت دەڵێن لانکەی کوردایەتی بەڵێ ئەخا دیارە ڕەنگە منە زۆر شارزای ئەو ئەندازەیە نەبێ هەموو شتەکانی بزانم ئەوەندەی بزانم ئەو لە قازی فەتاحەوە لە بەرابەر عروساندا هاتوونەوە ئەو فوانە بوون و ئەو حرکاتانە لەوێ بوونە لە ساڵاغە بربەرەکانی دوشمنە کراوە مەسەلەن لە وەختی خۆیدا قەڵای سارمێ سارمخانی ئێستێکانە مەشهورە ئەو سارمخانە لەوێ بووە لەوێ لەگەڵ سەفەویان بە شەڕی کردو شەڕی کوردایەتی ناتوانی وە شیعەگەریدا مەڵبەندیدا ڕەواز پێ بدەن ئەو تاریخ تاریخکردنەوە ڕەنگە من دێر بەدێر شتەکانم لەبیر نەمابێ بیجێڕمەوە بۆ خەڵک بڵم بەڵام کتێبەکەم نینە لەسەر ئەوەی حتا ئەو کەلیم وڵای کەشی عەشە کەلیم وڵای چی ئەوەی کابرای خۆراسان لە کتێبەکەی خۆیدا لەبەر کە بەدە یادوادووەمدا باسی سارمخانی دەکات و باسی قسەکانی دەکات و باسی فڵانی دەکات لە زەبان سەفەویە لەو دەمەوە هەمیشەدای سەنگەری مبارزە لە کوردایەتی بووە ئەتوانە ڕەنگە ئەلان وەکوباری ئیدئۆلۆژی وەکوەلان نەبێت ڕەنگە دەمی لە خاڵێکی مەسەوی لە نەگەری دابێ فڵانی دابێ هەرچیشی دابێ کوردایەتی تێبێدا بە غیرەت دابێ عەشایری دابێ مەسەلا هەمزاغای مەنگۆڕ کە ئەلانەکانە ڕەنگە چەند کەسی تووشی هەڵە بوو دەدا بکات بە حەقیا بە ناحەق ئەمە بەڵام ئەو شانازی هەیە بۆ لە بەگوڕادا لەگەڵ شێخی گەورە لەگەڵ شێخی بەزن چینە کردووە حاکمێتی گوزای ساڵ لەگەڵ سمکۆی لەگەڵ بایدان بەڵێ خۆشەویستان ویانی بەرنامەکەم بەڕێز مامۆستا مەلا محەممەدی خزری خەڵکی قەرەشلاغی مەهابات و پێم وایە زیاتر لە 4 دەیە بەس هەر لە ئوروپا دەژی وایە مامۆستا تقریبا ئەو ساڵی دەبێتە 40 ساڵی تەوا 40 ساڵی تەواوە لە نیشتمان دووری مامۆستا 40 ساڵە خەونی پێوە دەبینم 40 ساڵە من ئێستێش پێم وایە بەدانەکەم نەکردوێتەوە پێم وایە تازە لە قەرشڵاگەڕە ئەو چەمەدانی کرد لەگەڵ خۆت هێنا پێت وایە هەروە پێم وایە ئێستێش هێنا بەڵە ئێستا ئەگەر ڕەنگە هێندێک ئەوە بۆ وەک وانێک دەڵێن وەک بڵێن تاریفێک کە ئەوەندەیە بەڵام من وەک واقعیەت دەڵم وەک واقعیەت ئەلئانیش کاغەز و وێنە و نامە و حتا ئەو چیفەی پێم بووە هەر دێرەکەت هەر لەبەر دەستان و حازر حاضرە هەر وەختێکاتی بڵاو داوە چەودارەکەم پێشادە محتەوەکە شتی لێ بەڵێ دا بۆیە دەڵم من ئێستا ئێستێش چەودارەکەم نەکردوێتەوە پێم وایە هەردوێ لێیە هاتووە زۆرش لە بیرەوەریدا ئێستێش نەگەیشتومەتێ هەر لە سیاکانی کوردستانی دەگەڕێم و وێستا دەرنەکردو بەگەی ئەوە بۆ چوونی منە ئەوە
عقیدی مامۆستا ئەو ئێستا زۆرتر لە 6 مانگ تێپەڕیوە لەو شۆڕشەی بنێوی ژینانی و دێرمان کردووە ئێمەی کورد بۆی هەیە ئەو شۆڕشە سەرکەوتو هەر دەبێ بەڵام درەنگ و زوویە بەڵام ئەگەر سەرکەوتو بێ بۆ زوانە بە تەمای چی بۆ خۆت وڵی ئەمن بۆ خۆم بە تەبای هیچ شتێک نیمە ئەمن حەزم دەکرد ڕۆژێک لە ڕۆژان خێرخوازێک یەکێک لە منداڵەکانم سواری تیارەیە کردبا توانی بە لە حاند خاچی کوردستانی لەسەر زەوی کوردستانی سزەیەک سوژدەم بۆ بردایە ئەوە نەبنیت باە ئەوە بە هەوێ ئەوە هەموو ئەوە دیارە ڕەنگە زۆر ئاواتی دیکە هەنا بەڵام ڕەنگە هەموویان لە دیارەدا نەبێ دەست دەچێتی یەکی هاوڕێکانم وەرێن کە ئێستێ لە مامۆستای کورداتی یا ئەو شەهیدانەی کە ئێستا لە گۆڕستانی ماون وەکو سولەیمانی و مەلا مەحموودی و عەڵڵای و فڵان ئاواتێکی دەدا ڕێگەمنەوەی نابینم بەڵام ئەبن سەحەب لەزەریش نیم لەسەر سیاسەت بەحث نەزەر بدەم بەڵام هەم منداڵەکانت منداڵی چاکن منداڵی چاکتەنا هەمیشەوەی کە شۆڕشەکەش گەرمە و کۆماری ئیسلامیش لە حاڵی ئێستا زۆر لاوە بۆ من زۆر ئاوات بۆ من زۆر سیر گەورەیە سیر یادی ئەمن دارێکی دیکە توانی بامایە گەڕابامەوە وڵاتی لانیکەم ئەوانەی کە ئەو خزمانەی کە خزم کوڕی خواردەکان مۆفلان کەسێک ئەسەن نەدیتوو من گوێم لە دەنجیان بۆ لە لانیکە بەوانش ئەوان هەیە بەڵام کامزانی چۆن دەبێت هیوادارم سەر بکەوێ بەڵام لێرە ڕا بە ئەوە بەڵام ئەمە ڕۆژانێک ئەگەر ئێحراقەکەم چەند کەڵاشم لە کوردایە تێدا دەڕیوە بەڵام لەگەڵ هەموو ڕابردووی خۆم لە حاند کچ و کوڕانی شۆڕژگێڕی ئێستای کوردستان سەری تەعزیم دەچەمێنم داوای سەرکەوتنیان بۆ دەکەم ئەوەی فەداکاری بووە ئەوەی ئەبە پێمان نەکراوە کردووە مەبەستەوەی لەو شۆڕشە ژینادا کردیان بەڵێ لەو شۆڕشەی ژینادا باسی وەی دەکەم لەناو باسی بە خەیریکادا ئەو ڕەفیقم بوو لەگەڵ بووکەم و زۆر من ناڵم من خەرەمان بەڵام خەڵکم دیوە بەڵام ئەوە قەرەمانیان ناو نابم بەڵام هەمویان خەبات جێڕن هەمویان جێگای شانازین هەموو جێگای سەربەردی لە حەندیان سەری تەعزیم دەچەمێنن لە حاز گۆڕەکانە لەو دایک و بە ئەو شیرەی خواردووان لە حەڵاڵیان بێ ڕێزم هەیە بۆ ئەو دایک و بابانەی کە ئەو ڕۆڵان ناکردێ لە کۆتایی کە دێ بەکەتدا شتێکی بابەتێکی باز دەکەی سەرنجی منی ڕاکێشا پێم خۆشەوی بخێنمەوە دوای دەگەڕێمەوە خزمەت جەوری ڕۆژگار لە پەڕوپۆی کردووم ڕەشەبای مەرگ چراکەی کوژاندوومەوە نزیکەی 6 ساڵ بەسەر کۆچی دوایی لە ناکاوی هاوژینەکەمدا تێدەپەڕێ لێکدابڕان بە مەرگ لە هەلومەرجێکدا بێ لە هەر هەلومەرجێکدا بێ ناخۆش و دڵازارە کۆچی ئازیزان لە دەربەدەری و ئاوارەی و مانەوەی بەتەنیایی
خەمەکانی سەختتر و دژوارترە. لە پەڕیوەیی و دوورە وڵاتیدا دەروونم بۆتە مەکۆی خەمان. هێندێ جار دەڵێم ئەگەر لاوێچێک لەو خەمانەی دڵم لەو دەریایی پێش ماڵە خۆمانکەن لەوانەیە بیمێنێ. ژیانی ڕابردووی خۆم لێبۆتە فیلم و دێتە بەرچاوی زەینم. فیلمێکی پڕ لە ڕەنج و تراژێدی. هەر چەند جارێک کە سەیری ئەو فیلمە دەکەم برینەکانم زۆرتر دەکولێنەوە. بەو حاڵەش لەبەر چاوم ناکەوێ. حەز ناکەم چاوی لەسەر هەڵگرم. هەر چەندەی دووپاتە دەبێتەوە زۆرتر پێم خۆشە و تێوە ڕادەمێنم. ئێستێ ئەمن لە ڕابردوودا دەژیم، چونکە داهاتوویەک بۆ خۆم بەدی ناکەم و هیچیش لە ئێستێ نازانم. ئەوەی بۆم ماوەتەوە ڕابردوویە کە بە هەموو دەرد و ڕەنجەکانیەوە. باشە مامۆستا، ئەو هەموو ئازارت بینیوە، هەموو دەربەدەری، ئەو هەموو لێ قەومان، ڕەنگە زۆر ئەزمموی ناخۆشت لە ڕەفیقەکانیشدا هەبێت، لە زۆر کەس لە حیزب مامۆستا. بەڵێ بەڵێ ئەوە تەبێیە. باشە ئەو ئەگەر گەڕابایەوەش هەر ئەو ڕێگا درێژە پێدەدا. من ڕەنگە ئەگەر دەدی ئەگەر بجارمەوە ڕەنگە بڕەت درێژبی چەند دقەیەک. بەڵێ فەرموو. ڕۆژێک چوومە مەیدانی سەریەستۆری ئەو مەیدانی شاری ئەو ستۆکۆڵمەی ئەو دەمەیدا بەلاغ دەڕۆیشتم و بەنام دوارە بەریاتەوە نەبوو. تەزاهورات بوو، تەزاهوراتی ڕەشی ئەفریقایی ئەدەیەکەیان هەمووکەی 50 کەسێک ڕەنگە 60 کەسێک بوو. ئەرەوەندە زیاتر نەدەبوو. پەرچەمێکیان هەبوو دیار بوو بۆ خۆیان دروستیان کردبوو پەرچەمە. لێرە دەتوانیان چاکرد بوو، توانیان کرد بوو، بە فەنیان تێکرد بوو. ئەوە زیاتر نزیک بە 30 ساڵەوە پێشە ئەو بەحسەی دیجارمەوە. ئەکا دیتبن داریان نەبوو، ینی ئەوەندە بێبەزاعەت بوون و ئەوەندە هەژار بوون، داریان نەبوو پەرچەمەکەی ڕاکەن. چوون لە جەنگەڵی داریان هەنابوو، دار بڕی تاشیان پەرچەمەکەیان تێکرد. بە ئەخلاق ئەوە بدی بۆ کورد گریان، بۆ کوردایەتی گریان ئەلێ بە چ میلەتێکی ئەو میلەتە بەو حاڵەتە بۆ فەخرێ ئەوە بەڵام ئێمەی کورد هێشتا خەریکی کێشە لەگەڵ یەکتری ئەوە وایە و ئەمە وایە لە جاتی دەخۆشدانەوەی لە جاتی ڕەخنەی دۆستانە لە یەکتر بکشتریدا. بەڵێ قەت پەشیمانم تا میلەتەکەم ئاوا ببین. ئەمە زیاتر تاعتێک دەبوو بێزار نابێت. ڕەنگە صفەتی ئەخلاقی خراپم پێ خراپ بێ، ئینسانی خراپم پێ چاک نابێت، پێم ئینسانی چاک نییە بۆ تاریفی ناکەم. بەڵام دەلیلێوە نییە، چونکە کەسێک خراپ زۆرترن لە چاکان. پشت تێ ناکەم، پشت لە کوردایەتی ناکەم. لە کوردایەتی پێشەریفتر پێم پیرۆستر پێشت دابووە. ئەوەی کردومە هیچ ئەوە نییە مەسەلەن بە فەخرێ نازانم، بە ئەرچی دەزانم. ئەوانەی کەوا خۆیان پێ ئەرگدارە، پێیان خۆیان ببەخلە، وەختێک کارێک بۆ ملەتەکەیان دەکەن
دەبێ بزانن ئەوە هەرشی ئەوانە نەک شتێکی من هیچی دیکە ناڵم ئەوەی داوایە وەقت بژیوان نیمە ئەگەر بشگەڕێمەوە ئەگەر ئەهدا ئەمە دا ڕەنگە من تێ نەگەیشتم ڕەنگە من حەماقەت ڕەنگە ئەوەشێ بەڵام من وانی من بە پێچەوان بیر دەکەم پێم وایە ئەرکم ئەوەیە ئەم بۆیە دروست کراوە بە کوردی بێت دیفاع لە کەرامەت و غیرەتی کوردایی ئەوەندەی بۆم دەکرێت ئەوە چم لە دەستناشتی بەڵام ئەگەر لە دەست بێ ئەوە بەڵێ بۆ ئێمە جێ شانازی مامۆستاژیان زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم لەخە هیچ شانازێک نییە بۆ من من بۆ خۆم شانازی بە نەتوەکەی خۆم دەکەم بە زەحمەت کێشان و کوڕکچانی کچ و کوڕانی وڵاتەکەم بەڵێ زۆر سپاس دەکەم هیچم نەکرد ڕاستیدا مامۆستا ئەگەر ئێوەمانان نەبان داخوا هەزاران کەسی وەک جەنابتمان هەیە کە جارێ ئەمە باسیێوانە دەکەین کە زیندون ئێستا لە دەژین لە حاڵی حیاتدا هەزاران کەس وەک جەنابتمان هەیە کە بنە ماڵە و خزم و کەس و کاریان لە دەستداوە وەکو جەنابەت دایان ساڵ چەندەیە لە زێد و نیشتمانیان بەجێهێشتووە هەزاران کەسمان هەیە لە ئوروپا بەداخەوە نیشتمانەکان نەدیچێتەوە سەریان ناوەتەوە یعنی ئەگەر خەباتی ئێوە نەبا ئێمە ئێستا یەکێک لە شۆڕژێرترین نەتەوەکانی ئێرانی نەدەبووین ئێستا نەتەوەکانی دیکە ئێرانیە هیچیان پێوە نەماوە هەر ئێمەین کاوا قرس و قایم ماوین حیزبن هەیە ڕێکخراون هەیە ڕێبەرمان هەیە ئێستا و نەتەوانی دیکە ئێرانی نەکەس ڕێبەری هەیە هەمووی پەرش و بڵاو ئێمەی کورد ئەوە قرس و بەرحاڵ سازماندەهی کراوین ئەوە هەموو بەرهەمی خەبات و زەحمەتی ئەوەیە دارێکی لێردا جێگای خۆیەتی ئەوەی بڵێکە بە کاکەنی حسامی کە لە حیزبی دموکراتی کوردستان دەریان کردبوو میوانم بوو کوتم چ دەکەیت ئەوە دەکراو بە هەوانی شتێکی بۆ خۆت لە دەرەوە خزی چۆن لە دەرەوە چ دەکرێت ئەگەر بن ئێستێش لە عەرزی بکەوێ لە وڵاتەکەم لە خەباتماندا لەشم کرد بە حەبدا عەدا دەستمەوە بەڵام پێی کوردستان منەماوە ینی کەسێکیان کەوتوو بوو کە لە ئەوەندەی دەسوور بوو ئەوەندەش ئەهلی کار بوو ئەوە حاڵ من زۆر شتی داری نەبەحسم کردووە نووسی بە مستاوەت مسلمە لە کتێبەکەشدا هەیە کاک ئەمیری قازم زۆرم پەلە بوو لە بوڵغارستان بگەڕێمەوە بۆ کوردستانی چون دەمزانی چیان پێ کردووە بە هەر حاڵ هەرچی پێ کوردیان گەنیان ئاودا بێ بەڵام پەلە بدەگەڕامەوە دەبیست بگەڕمەوە بۆ کوردستانی بگەڕمەوە کاک ئەمیری قازی یادی بەخێر بێ ئەوە تەشریفی ماوە و کاک کەریم یادی بەخێر بێ یان باشە بەرە کوردستانی چی دەکەێت کوردستانی بۆیە هاتوو کەلاخ بگرمەوە و بگەڕمەوە نێ خەڵکی غەزای من غەزای ڕوحی من نێ ئەو نێ ملەتی خۆم
بەڵام بەداخەوە وەچیە تۆ باس بەکەی دارە من زۆر ئاشناتم لەگەڵ خەڵک نییە کەس باسی کەسیا کەسی وا بناسم بەڵام بێسا لە نێو خەڵکدا نەژیاوم بۆیە غەزار کوردستانی زەرق و بەرقی دنیای ڕۆژاوا لە کوردستانی دەبێت بەڵام پێم وایە ئێستێش خۆراکی ڕوحی من لە کوردستان خەڵکی کوردستان ئەمن هیوادارم سێبەر لەسەرمان بمێنێ و پێکەوە زۆر سپاس دەکەم زۆر سپاس مام کوردنیدادیان زەحمەتان کێشا هیوادارم دیارە ڕەنگە من زۆر هەڵەوەڕێم بەڵام من تەمانم زۆرە و بەلاق مردوو بەمێشک هەشتا و چەند ساڵی مامۆستا؟ ئەمن 83 ساڵی بەڵام دیارە هەر زۆر نییە تەمەنت تەجروبەت زۆرە وەلی تەمەنت زۆر نییە دوای وەش ماشەڵڵا دەنگت باشە ماشەڵڵا شتت باش لە بیرن ماشەڵڵا هەروە لە سیاسەت دای هەروە لە سۆشیال میدیادا شتی دەنووسی شتەکان شەن و کەوت دەکەی یعنی زۆر کارت پێ دەکرێت کە بە جوانێکیش ناکرێت وڵی من ئەوە نیمە لەچوت هەیە ڕەنگە دڵ گەورەی خۆت دەنوێنی ئەمە ناوەنی بەڵام بە هەرحاڵ من دەبێ خۆلاسا تا جوڵم دێ تا فکرم هەیە شتێک بۆ خۆمی پێ لانی کەم ڕۆژی خۆمی پێ بەس ئەوە کار نییە بەبەرنا هیچ کارێک نییە بۆ خۆخەفڕاندنی خۆمەڕۆ هیوادارم ئەو شانازیم هەبێ پێکەوە بچینەوە ئەو قەرەشلاغش بینم کە قەتم نەدیوە قەرەشلاغی جەناب بینم و لە خزمەت جەنابت دابم نەک هەر چاوەکانت دەستەکانت ماز دەکەم مامۆستاجیان زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم جان هەروە پڕ ئەنەرژیبی هەروە سەرکەوتوبی هەروە بەدوای خەمەکانی میلەتەکەتەوە بی مەچلەوەی شانازی گەورەتر نییە ئینسان لە پێناو میلەتیدا خۆی زەرێک لە پێناو نەتەوەکە دەخەباتە مامۆستا ڕئیس جمهوری فەنلاندێ سەرۆک کۆماری فەنلاندێ ئەم ساڵێ دە ڕۆژی سەربەخۆییدا دەچێت ئەو سەربازانی کە لە شەڕی سەربەخۆییدایە بڵێن قەدیمی ترین و بەتەمەنترین سەربازەکانی کەماون بانگهێشتیان دەکا وایە سەرەوەی 100 ساڵێ بانگهێشتیان دەکا و دەچێت بە حرمەتەوە جویان بۆ ڕادەگری قسان لەگەڵ دەکا مادام سەرۆک کۆماری یەک وڵاتی دەچێەوە بە ڕێز و حرمەتەوە وەکو سەربازەکانی خۆی کاتی خۆی دەچێت حرمەتیان لێ دنێ و ڕێزیان دەگرێت میوانیان دەکا ئەمن چکارم ئەمن خۆشحاڵم دەتوانم لە خزمەتێکی وەکو جەنابت دابم و شتی لێ بپرسم و متمانەم پێ بکە و خزمەتی بکەم ینی هەستی بە ئەخلاقی خۆی کردووە خۆزگەمەش دەستکەوتمان هەبێ و ئەوە ڕێز لە ئێوە بگرین زۆر سپاس دەکەم بە هەر حاڵ هیوادارم ئەوە دیارەوە شانازێکی گەورەیە ئەوەی گەورەیە دوعایەکی بنرخە دوعا کارشی هەیە درستە زۆر سپاس دەکەم سڵاوێکی تایبەتیم هەیە بۆ بنەماڵە بۆ هەموو ئاشنایەکانت و بۆ ڕۆشناکانت و ڕێزێکی تایبەتیشم هەیە لە دوورەوە کەسێک کە گوێی لە دەنگم دەبێ وەکو کوردێکی پڕیوەی دوورکەوتەوەی ساڵەهای ساڵە خەون بە وڵاتەکەیەوە دەبینی ڕێزم هەیە بۆ یەکی لە نیشتوانی وڵاتەکەم کە هیوای کوردایەتیان لە بیریدا هەیە دا
لە پێشدا لە ژنەکاندا دوای لە ژنەکان لە پیاوەکان چونچینێ ئەو ڕۆکانە بە قەولی کابرایی بۆکانی و برادری بۆکانی کە باوەکەی بردی کوت ژن بن ژن پیاومە بن ژن بن ئەو ڕەوای لێ هاتووی دی شتەکە گۆڕا هەموو شتێک بشانازی دەکەم ئەمن بەکردەوەم دیوە بەکردەوە خۆمم دیوە لە مەقابل هاوسەرکۆ هاوژنێکی خۆم دایت بن باسی دەکەم ژۆب بگرن بیبینن بزان چ بووە گژنێکی نەخوێندەوە لە کوردایەتیدا لە دڵسۆزیدا لە خاتراییدا تازە قسەی دێنە دەمێدی کە لە ماڵە باسم کرد کوتم لەگەڵ مامۆستای چاپێکەوتنمە سەیزادە دیکوت ماندووی نەکەی ها مامۆستا شەو درەنگە مامۆستای ئەتۆی زۆر خۆش دەوێت دەیکوت ماندووی نەکەی ڕێزی تایبەتیم بۆی هەیە منیش پڕبەدەم ڕێز بۆی هەیە بۆ سەیزادە خاتمێ ئینشاءالله هەر ساغ و سڵامەت دەبێ و زۆر دۆست و ئاشنا و ڕۆژناوی خۆی بەشادی لە دەوریەکتریدا دەمیش سپاست دەکەم ئەمن پێم خۆشە باسی دوو کەس دیش بکەم تازە لە کۆتاییدا جەنابەت زۆر سپاسی کاک ئەحمەدی لەباری دەکەی لە کتێبەکەتدا زۆری باز دەکەی ئەمن ئەو شانازێم نەبوو بە خزمەتی بگەمەوە سەفەرێکە میوانیەوە بووم پێویستە سپاسیوی بکەین لە کتێبەکەتدا زۆری باز دەکەی و پێم خۆش بوو بڕێکیش تۆزێک بە کورتی باسی خوشکت بکەین جناب جارێک فەرمووت کە کوتم دادەتوبا ئەو کەسایەتی گەورەی لە چۆ هێناوە وتت دەست پەروەردەی خوشکت بوو خوشکێکت هەبووە خوشکێکی جوانیشت هەبووە دیارە فاتمەی فاتمە ڕەنگە بەگەڕێک لە خەڵک لە ساڵاغە بیناسە ڕەنگە دیارە لە شارێرانیش ئەوەی ئەمە دەناسم بە دێی دوور و نزیک لە سندوس و لە شارێران ئەو شێرژنان دەناسم بەڵا نێبوو لە جورئات لە ئاڵاتیدا لە کاردا لە خاتبان لە عیزەتی نەفسدا ڕەنگە بێوێ نەبێ من نەتوانم تعریفی بکەم بەڵام یەک لەوانەی کە ئێماوە کاکسەی حەسەنی هاشمی ڕەنگە ئەو لە نزیکەوە زۆری دیتوە دەگەڵی دواوە دەتوانێت هەڵسەنجێنێ یا بازار برا یا براژنە ئسمەت ئەوانەی کەوا لە نزیکەوە دیتوان ئەوان دەبان من زۆر کاری و ناکەم خوشکم خوشکت هەم جوان بوو هەم چاک بوو وایە یەکدار زۆر جوان بوو یەکدار زۆر جوان بوو من وێنەیەکی کوڕەکەی دووە دەجێکەوە دایکی کوڕێکی بەرزی کچەکەشی کە زۆر جوانە بەڵام وێنێ کچەکەی لێ دارە کچەکەشی بەڵام بەڵای سانچی زۆر ئەفرەتیشی بە جەماڵ بوو کەماڵی وێرای جەماڵی کەماڵ جەماڵ و کەماڵی هەبوو دەکرێت بڵێ مامۆستا جەنابەت ئەوە سێ کەسی باش لە شلێرخان مێژ زۆر ڕازی دەکرێت بڵێ ئەمە دەوروبەرمان بە ژنی چاک تەنراوە ئەمە وەڵای دیارە من زۆر تاریخ منداڵەکانی خۆم ناکەم بەڵام بلیان ناوەڵی نا منداڵی چاکت هەنا حاڵ کاریان هەیە خودویانە و منداڵی ئوروپایانە و بەڵام لیان ناڕازین ئەمن هەتا تەلەفۆنم بۆ کردووی کتوتە ئەوە کاکشاهۆ لێرەیە نانی دەخۆی نانی خوارد نانی دروست دەکا ئەوە یعنی ڕۆژە لانیکەم شە سەعات ئەوە زۆر گرنگە ئەگەر لە کاری تعتیل بووە ئەگەر وەختی ناخوانێت کە پاوسی دەبێت لەکشە بدەبێت دوور نییە کارەکەی لە کارکەی دەکەن من دوور نییە
خوێندکارەکە وێرای سڵاو ڕێز بۆ هەموو لایەکیان بۆ منداڵەکانش لێ خانم جارێتر بەو ئەو وەختەی ئەوەیە ئەلعانەکانە بچم سەعات و نیوێ ئەلعانەکانە سەعات چەندە هەشتونیوە هەشتونیوەوەی نۆ نیم فنلاندێش منە تاوەکوونە سەعاتەی دارە خەریکی بەشتێک خۆمەوە خەریک دەکەم بەڵێ دەی هەر ساغ و سڵامەت بی سپاس بە قوربان دڵم زۆر بەو شۆڕشەی ژینای خۆشە پێم وایە یەک ڕادەچینەوە مامۆستا وەڵای هیوادارم بەڵام دیارە من زۆر لە سیاسەت نازانم نەقسەی لێ بکەم بەڵام مەلافێڵ بازن وەلی لاواز بوونە مەلافێڵ بازن من نیگەرانیم هەیە نیگەرانیم هەیە لە باوەی ئەوەندە ساڵەشدا خوێڕایەتی وڵاتانی غەربی لە ئەمریکایە ڕابگرە هەتاوەکوونە دەشتە ئیسپانیایە ئەوروپا فەرق ناکادا بۆ ئێگلێشی خوێرت بۆ ساعت بەرزتر هیچ قدرەتێک بە خەڵک نابینێت ئەگەر دەگەڵ خەڵکی ئێرانی نەبی زەحمەت ئەمیش هەر لەسەرەوە باوەڕم بەڵام من هەر لەسەرەوە باوەڕەشم کە ئەگەر هیچ دەوڵەتێک بە خەڵکەی خۆی ناوەستێگە خەڵکەکە هەستێتەوە یەکگرتو بێ ئەگەرە تۆ بووی ئەگە تو بووی لە بەیدانێدا نەنگ لەبەر خۆشەویست و سودەر لەبەر مەنافعی خۆیان دەزانن مامۆستاجیان شەوێکی خۆشتە بێ زۆر سپاس کە متمانەت پێ کردم. خۆش